لە قەزای دەربەندیخان خۆپیشاندانی مامۆستایان لە دژی سیستەمی پاشەکەوتی موچە و دواکەوتنی موچە بەردەوامی هەیە. مامۆستایان دەڵێن هاوهەڵوێستن لەگەڵ مامۆستایانی شارەکانی تر و ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت شەقامەکان چۆڵ ناکەن. ئێمە دووبارەی ئەەکەینەوە لەسەر داواکاریەکانی خۆمان، یعنی بەڕاستی ئەوان هیچ شتێکیان نەکردەوە بۆ ئێمە هەتاوەکو ئێمە بایکۆتکردون یاخودمانگرتنی 80 ڕۆژی داوام ئێستا بشکێنین و بچینەوە بۆ داوام هیچ یعنی پەیامێکی وایان نەداوە بە ئێمە یان بەڵێنێکی وا ڕاستەقینە بیکەن بە بابێکی ڕسمی بیان بە ئێمە هەتاوەکو ئێمە ئیقناع پێ بکەن کە ئێمە بگەڕێنەوە بۆ داوام. ئێمە بەردەوامە بین لەسەر بایکۆتەکانمە هەتا ئەو کاتەی حکوومەت دێتە سەرخەد و ئەوە بەڕی ئەوە وەزیری پەروەردەی هەتا ئێستا 3 مانگە ئێمە لەسەر ئەو شەقامێن تا ئێستا قسەیەکی باشی نەکردەوە یەک قسەی کردو قسەکانیشی هەمووی هەر ئەوەیە کە ئەڵێ غایبتانە دێن. ئێمە هیچ کاتێ بە غایب بوو بەو جۆرە فشارانەی حیزب و دەسەڵات ناڕۆینەوە بۆ دەوام. مامۆستایان پێیان وایە فشارەکانی وەزارەتی پەروەردە کارتێکی سوتاوە و چاوسورکردنەوە و سیستەمی سزادان نایەن ترسێنێت. هاوکار لە قەزای دەربەندیخان 12 بەڕێوەبەر لە خوێندنگاکان دەستیان لە کار کێشاوەتەوە و وتویانە دەنگیان لەگەڵ مامۆستایانی ناڕازیە. بەپێی زانیاریەکانی پەیامیش لەو قەزایەدا تەنها چەند خوێندنگەیەک دەوامی تێدا دەکرێت. ئەوەی کە دەمێنێتەوە تیاندا بایکۆت بەردەوامە. لە دەربەندیخان بەسپاسەوە تەواوی بەڕێوەبەرەکانی بۆ قوتابخانە خوێندنگە ئامادەیەکان دەستیان لە کار کێشایەوە و لە ڕاستیا کار و پیشەی خۆی بەڕێوەبەراتیان هەڵپەسەر نەک دەستیان لە کار کێشایەوە. ئەلحەمدولillah لە هەموو تەواوی دەربەندیخانە نزیکەی 3 مەکتەب 3 خوێندنگا دەوامەکات کە یەکێکیان بە تەواوەتی ئەویش هەموو خوێن مامۆستاکانی نەچوونەتەوە 2 مەکتەبیشی چەند مامۆستایەکی چۆتەوە دەوامەکات ئەنا تەواوی مەکتەبەکان بایکۆتە. ئەم حکوومەتە حکوومەتێک نییە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان هەرچەند پێناوتی حکوومەت من ناحکوومەتە بەڕاستی ئەم حکوومەتە هاتووە هاوڵاتی زیاتر بەرەو کوشتن بەرەو مردن بەرەو داماڵنی پێسی هاوڵاتیەکانی بەرێت بەس بۆ ئەوەی خۆی لەسەر پێ بێ گەورە بێ گەشە بکات. هەتا ئێستا بایکۆتێکی شەرفمەندانەی مەدەنیانە بەردەوامە ئێمە هەر بەردەوامە بین لەسەر ئەو داخوازی و مافە و داواکاریانی کە بەردەوام هەمانە داوامان لە حکوومەتی هەریامەوەیە کە چیتر 500 دانە بەرامبەر بە چینی مامۆستا و فنەبەرن بۆ شێوە سادانە نەوەسێت داوای لەکەین کەوا بێتە سەرخەت و باچیتر هەم مامۆستایان هەم فەرمانبەران هەم ئەو ناڵە خۆشەویستە جەرگ سوتاوانی کە لە ماڵەوە دانیشتون چاوەڕوانی دەستی حکوومەت و مامۆستاکان دەکەن. نزیکەی 3 مانگە لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان خۆپیشاندانی مامۆستایان دژی پەیڕەوکردنی سیستەمی پاشەکەوتی موچە و دواکەوتنی موچە بەردەوامی هەیە. بەشێک لە مامۆستایانیش دەڵێن لەبەر چاوسورکردنەوە و ترساندن و سزادانیان بەشێک لە مامۆستایان دەگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن. ڕامی ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام قەزای دەربەندیخان.